ئەم کاتان باش هاوڕێیان ماندوونە بن بەخێر بێنەوە سەر و سەرچاوم هەموو شتێک هیوادارم باش بێ. بەڵێ بەخشێکی نوێ دەست پێ دەکەین سەبارەت بە ئەو ڕەوشەی ئێستاکە لە ئارادایە هەمووتان ڕەوشەکە کەم تا زۆر دەبینن. بەڵێ دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە هاوڕێیان. ئەگەر دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە تکایە ئاگدارم کەنەوە زەنگێکم بۆ لێ بدەن. ئەو هاوڕیانێ لە سەرخەتن تکایە شتێکم بۆ بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە تاوەکو دەست پێ بکەین. کاک شێرزاد دەنگ ڕەنگ هەموو شتێک هیچ کێشەیەکمان نیەوە نییە کە کێشەیەک نەبوو دەست پێ دەکەین. هیوادارم هەموو شتێک بەدڵی ئێوە بێ. بەڵێ 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 یەک دقە ئەوە بەڵێ وا پێدەستی هەموو شتێک باش بێ. بەڵێ هەر بژین دەستان خۆش بێ زۆر باشە تەواوە سەر و سەرچاوم بەخێر هاتن هاوڕێیان. بەڵێ ئەو هاوڕێنەی لەسەر فێسبوک لەسەر لە شوێنی دیکە تەماشامان دەکەن تکایە وەرنە سەر کەناڵی یوتوب با لەوێەوە یەکتر ببینین و ئیتر دەست بە بەخشەکە بکەین. بەڵێ زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم زۆر بەخێر بێن سەرسەران و سەرچاوان هاوڕێیان. هەندێک کاری دیکەم هەیە هەوڵەدەم بیکەم ئێستاکە دەست پێ دەکەین. بەڵێ زۆر چاکە بەخێر بەن سەر و سەرچاوان هاوڕێیان. زۆر باش هەموو شتێک باشە وەی بەخێر بێن سەرسەران و سەرچاوان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن. زۆر بەخێر بێن هاوڕێیانی ئازیز هەموو کاتێکتان خۆش و شادی بێ. ئەمڕۆکە بەردەوام دەکەین لەسەر ئەو ڕەوشەی کە ئێستاکە لە ئارادایە و ئیتر هەندێک ئانالیزی ڕەوشەکە دەکەین کە بەرەو کوێ دەچێەوە بە تایبەتیش دەربارەی کوردەکاندا. کۆمەڵێک هەواڵی گرنگ هەنا کە پێویستە سەرەتا ئاماژەیان پێ بکەمیتر ژمارە کوژراوەکانی ئێران هەزاری تێپەڕاند بەداخەوە کە لەو هەزاردا بەشێکی زۆریان بەداخەوە منداڵن. یعنی ئەو ١٨ مناڵەی کە لە خوێندنگەیەکی تاران خوێندنگەی سەرەتایی وابزانم خوێندنگەی کچانیش بوو کە ١٢٠ کەسیان لێ کوژرا و نزیکەی ٢٠٠ کەس بریندار بوون و ژمارەیەکی زۆر لەو بریندارانە ئیتر بەداخەوە گیانیان لەدەست داوە و ئەمە بووە هۆی تووڕەبوونی کارەساتێکی زۆر گەورەوە سوودێکی زۆری بە ڕژێم گەیان. ڕژێم توانی بەڕاستی خەڵکێکی زۆر لە دەوروبەری خۆی کۆبکاتەوە و ئیتر خەڵکی ئێمە لەبەرەوەی بە شێوەیەکی مەزهەبی بە شێوەیەکی ناسیۆنالیستی بیر دەکاتەوە ئیتر ئەو ڕقوقینە وای لێ دەکات زۆر جار ڕاستیەکان نەبینێ. بەڕاستی هەتاوەکو ئێستاش ئانالیزە سربەخۆکان ئەڵێن ئەو هێزەی لەگەڵ ڕژێمدایە ئەو هێزەی لە دژی ڕژێمە وەکو یەکن ئەو هێزەی لەگەڵ ڕژێمدایە زیاتریشە. یعنی تەماشای شاپەرستەکان و ناسیۆنالیزمی ئێرانی دیاسپۆرا مەکەن کە کلکیان لە کلکی ناسیۆنالیزمی کوردی دیاسپۆرا بەستووە. ئەمانە هەر هەموویان ئیتر هەموو وەکو هەموو دیاسپۆراکانی تر دیاسپۆرای بێعەقڵ و بێمەنتیق و ئیتر فاشیستن. دیاسپۆرای کوردی بەخۆ من چەندجار باسم کردووە نەشم شاردوتەوە ئیتر هەرچەندە ماوەیەک لەگەڵ ئەو دیاسپۆرای هەوڵمداوە هەندێک کار بکەم بەڵام دیاسپۆرای کوردیش دیاسپۆرایەکی فاشیل و فاشیستە. دیاسپۆرای ئێرانیش بە هەمان شێوە ئیتر یعنی مەبەستمان لە ناسیۆنالیزمی دیاسپۆرایە زیاتر و دیارە ناڵێن لە دیاسپۆرادا کەسی باش نییە کەسی ڕوونەکبیر نییە کەسی ئەکادیمی نییە بەڵێ ئەمانە هەنا و دیاسپۆرا دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ ئەوە. بەڵام تەماشا دەکەین ئینسانی هەستی و ئینسانی ناکامەڵ کە دێتە دیاسپۆرا ئیتر ناوچەیەکە کە زوو بە زوو ئیتر هەڵی دەخلیسکێنێ بۆ کونە تاریکەکان.
بەداخەوە بە بەردەوام بکەین لەسەر هەواڵەکانی تر. جاری یەکەمە ئێران موشکێک دەگرێتە تورکیا، هەرچەندە باس لەوە دەکرێت کە ئەو موشەکە ئاراستەی خۆی ون کردووە، ڕاستێکی لە بۆ قوبرس فرێدراوە، بەڵام ئەو موشەکانی ئێران فڕیان دەدا بە تایبەتی ئەوانەی فڕیان دەداتە دەرەوە و بە تایبەتی ئەوانەی فڕیان دەرەوەی کەنداویانی ناتوانین بڵین ئەمانە موشکی ئەوەن ینی ئەوەندە دواکەوتون کە ڕێڕێوی خۆیان غەڵات بکەن. موشەکانی ئێران موشکی زیرەکن، ینی موشکی بالستیکی زیرەکن. باوەڕ ناکەم ئەمەیان ئاگداریەکە لە بۆ تورکیا بۆ ئەوەی نەکەوێتە ناو بابەتەکە. ئیتر هەرچەندە تورکیا لە ئاسمانەوە ئەو موشەکەی پوچەڵ کردەوە، بەڵام ئیتر تەماشا دەکەین موشەکەی فرێدراوەتەوە لە تورکیا بە تایبەتیش لە ماڵاتیا ئیتر سیستەمی ڕاداری ناتۆ هەیە و سیستەمێکی زۆر زۆر پێشکەوتوشە. ئیتر ئەوروپیەکان دەکەونە ناو مەسەلەکە، ئەمە کۆمەڵێک بابەتمان پێ دەڵێ دەبێ ئانالیزی بکەین. ئەوە مانای ئەوەیە کە ئەمانە لەگەڵ ئەمریکا مەبەستمان لە ئەوروپیەکان و وڵاتە بەهێزەکان بە بریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا. ئایا ئەمە واتای ئەوە دەگەینێ کە ئەوانە شان بەشانی ترامپ شەڕی ئێران دەکەن یان واتایکی دیکەی دەگەینێ؟ ئەمڕۆکە 4 مارس سوپای پاسداران هێرشێکی دیکەی بەرفراوانی کردە سەر کامپەکانی پاک. ئیتر هەتاوەکو ئێستا ئەڵێن پێشمەرگەیەک کوژراوە، چەند کەسێکی دیکەش بریندارن و دوێنێش هێرشی کرد بۆ سەر کامپی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. لە هەمان کاتدا ئیتر ئەمڕۆکە باسی چی دەکەین؟ ئیتر باسی ئەوە دەکەین کە شەڕەکە بەرەو چ ئاراستەیەک دەچێ و ئەمە چ گرنگێکی دەبێ بۆ ناوچەکە. هەروەکو دەزانن ئیتر ئەمڕۆکە کەمتر باس لە هەواڵ و شتیوە دەکەم، بەڵام ئیتر هەروەکو دەزاندرێ هەتاوەکو ئێستا نزیکەی مەصرفی ئەمریکا بە دوای مەصرفی ئەمریکا دەگەڕێم 900 ملیۆن یعنی 2 تریلیۆن. هەتاوەکو ئێستا توانین بڵێن نزیکەی مەصرفەکانی ئەمریکا لەو شەڕەدا 2 تریلیۆن دۆلار 2 تریلیۆن دۆلار ئێستاکە ئیدارەی ترامپ مەصرفی کردووە لەو شەڕە و ئەمە هەتاوەکو دەچێت کاردانەوەی ئەمریکا، ناڕەحەتی ئەمریکا و بە تایبەتیش گروپی ماگاکاندا کە ئیتر دەنگیان بە دۆناڵد ترامپ داوە لەسەر بنەمای ئەوەی کە ترامپ خەرجی ویانی شەڕ لە دەرەوە نەکە، ئیتر هیچ مەصرفێک لە بۆ سەرباز نەکە لە دەرەوەدا، سەربازانی خۆی بە کوشتن نەدا و شەڕ نەکە لە دەرەوە، ئیتر هەموو ئابوووریەکەی خۆی لە بۆ ناوخۆ بەکاربێنێ. ئیتر ئەمە خیانەتێکە لەوە و ئەمە بەڕاستی هەتاوەکو دێ لە ناو ئەمریکا دەنگی دۆناڵد ترامپ زۆر 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 ئەوە دەکا، یعنی دەنگەکەی ناشاز دەکا و دۆناڵد ترامپ بەڕاستی ڕاستلەکیوە تازە تێگەیشتووە کە چۆن کەوتۆتە ناو یاریەکەی ئیسرائیل، کە چۆن موساد ئیتر یاری پێ کردووە و کە چۆن بە شێوەیەکی ناڕاسیۆنالانە ئیتر بڕیاری داوە و بڕیاری شەڕی ئێرانی داوە. ئەوە لە کاتێکدا ئەو بڕیارە نەدرابووایە، یعنی ئەگەر بێت و ڕێککەوتنیش نەکرابووایە، بەڕاستی ڕەنگ بێ ڕژێمی ئێران تەمەنی ئەوەندە درێژ نەبووایە. بەڵام ئێستاکە تەماشا دەکەین بەڕاستی ئینسان پرسیار دەکات کە ترامپ چی کرد بەڕاستی و تووشی خۆی تووشی زۆر زۆر کێشێکی زۆر زۆر گەورە کردووە و ئەمە ئەگەری زۆرە بە پێی چاودێرانی سیاسی ئەمریکا، ئەگەری زۆرە ئەمە لە دوای هەڵبژاردننی کۆنگرێزدا کە دەسەڵات لە دەسەدا ترامپ سیاسەتی بەجێ بێڵێ، چونکە لە کۆنگرێزدا ئیتر کۆماریەکان بدۆڕێنن. بەڕاستی ئەمە وا دەکە کە ترامپ دەبێتە سەرۆکێکی بێپەڕ و بێباڵ و لە هەموو شتێکی تر پابەندی کۆنگرەیە و ئەمە ترامپ بە هیچ شێوەیەک نایهەوێ.
ترامپ دەیەوێ مێدیاکان هی ئەو بن، سوپا گوێڕایەلی ئەو بی، کۆنگرێس و ئیتر سێنات گوێگری ئەو بن، دەستەی دادوەری گوێگری ئەو بن، ڕۆژنامە نووسەکان بە پێی ئەو پرسیار بکەن و هەموو شتێک ئیتر بەخۆی ببەستێتەوە، هەروەکو بینیمان ئیتر لە کۆبوونەوەی دوایی نەتەوە یەکگرتوەکاندا ژنەکەی خۆی هێنا لەوەی دانا لە دنیادا نەبووە، یعنی ژنەکەت هیچ پۆستێکی سیاسی نەبی بیکەین نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکانی دانەی و لە هەمان کەتدا زاوای خۆی ئیتر کردوتە نوێنەری ئەوروپا، بەڵام فەڕەنسا ئیتر شەقەزەر لەیەکی تێ هەڵدا گوتی نایناسم، گوتی ئێمە لەگەڵ زاوای ترامپ کار ناکەین، قسەش ناکەین، ئێمە ئەمباسادۆری ئەمریکا لێرە هەیە یاننا لەگەڵ ئەو ئەمباسادۆرە قسە دەکەین، هیچی دیکەنە. ئیتر زاوای خۆشی وەکو تۆماس باراکی چۆن کە کردوتە نوێنەری عراق و لیبیا و سووریا و ئیتر ئەوە کە لە کاتێکداوە ئەمباسادۆری ئەمریکای لە تورکیادا ئیتر بە هەمان شێوە ئیتر لە بۆ زاواکەشی ئەو کاری کرد. ئیتر موشەکەکانی ئەمریکا بەڕاستی کەنداوی زۆر وێران کردووە، ئیتر لە کەنداودا بەپێی ئەو زانیاریانەی کە دەردەکەون ئیتر لە کەنداودا کۆچێکی زۆر دەستی پێ کردووە و بەشێکی زۆر لە خەڵکەکە ڕادەکەن، نەوەک ئەوانەی لەوێ کار دەکەن بەڵکو ئەوانەی دیکەش لەوێ کار دەکەن، ئەوانەی لەوێ یاین دەژین خەڵکی ئەوێنە بەعسلی بەشێک لە دەوڵەمەندە گەورەکان ئیتر شوێنی خۆیان داخستیە و ئیتر بەرەو ئەمریکا و ئەوروپا بەڕێکەوتونە و ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. هەموو کەس ئەو پرسیارە دەکە ئەگەر ئەو شەڕە دوو حەوت و دیکە بەردەوام بێ ئیتر چی بەسەر ئابووری دێنێ، ئەمە زۆر گرنگە و لە هەمان کەدا پرسیارێکی دیکە ئەوەیە ئیتر چێ جێگای ئایەتوڵڵا دەگرێتەوە، هەتا وەکو ئێستا لەسەر ئەمەش قسەیەکی زۆر دەکرێ و دیارە ئیتر دوێنێ هەواڵی ئەویان بڵاو کردەوە کە کوڕەکەی خامینەی موجتەبایانیان کوشتووە، بەڵام ئاژانسی مێری ئێرانی ئەمەی ڕەت کردەوە. ئیتر ئەگەر تەماشای هەڵوێستەکان بکەین، هەڵوێستیانی سیاسەتی ئێران و ئەمریکا و ئیسرائیل سێشتی جیاواز دەبینین. بەڕاستی ئەمریکا هەروەکو لە سەرەتاوە باسمان کردتر بە تایبەتی ترامپ کەنەی دەویست بکەوێتە ناو ئەو شەڕە، بەڵام گوشاری لۆبی ئیسرائیلی و لەگەڵ ئەمەشدا گوشاری دۆسیایی ئەپشتاین ئەمە ئاشکرایە کە ترامپی خستۆتە ناوچە مەسەلێک، بەڵام جگەل لەو دوو گوشارانە ئیتر خەیاڵێکی ترامپ خەونێکی ترامپ ئەوەش بوو کە ئەوەی لە ڤێنزوێلا کردی لە ئێرانجی بە شێوێک لە شێوەکان بیکە، یعنی لە ئێران ناچێ ئیتر بە هەلیکۆپتەر سەرباز دابەزێنێ و خامینەی لە تاران بگرێ، ئەمە ناکرێ، ئێران ئەو وڵاتە نیە، بەڵام لە هەمان کاتدا لە دوای ئیتر لێدان و کوشتنی سەرانی ئێرانی تر ئەمانەی دیکە ئیتر پێیان دەنێرن گوایە لەگەڵ ترامپ دادەنیشن و ترامپ لە سەرەتادا ئەو درویانەی بڵاوکردنەوە کە گوایە سەرکردەکان پەیامی لە بۆ دنێرن بۆەوەی لەگەڵیان دابنیشن، بەڵام ئەمە ئەسڵ و ئەساسی نەبوو. ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردوتەوە، یعنی لێکۆڵینەوە کراوە، لێکۆڵینەوەی سایکۆلۆژی کراوە و ئیتر لێکۆڵینەوەکە لەگەڵ دەوروبەرانی کوشکی سپی کراوە و لەگەڵ ئەوانەی پێشتر ترامپیان ناسی و لەگەڵ ترامپ کار دەکەن دەرکەوتووە کە ترامپ ڕۆژانە بەلای کەم 33 درۆ دەکە، یعنی ئەمە من لە زانایانی پسیکۆلۆژی بیستومە هەمومان ڕۆژانە دووسێ درۆ دەکەین، درۆیەکان هەندێک جار بەبێ حەمدیە بەبێ ئاگایە. مەسەڵەن بۆ نمونە ئەتۆ لە من دەپرسی وەزعت چۆنە، منیش ڕێم باش، لە کاتێکدا من باش نیم مەسەڵەن، بەڵام درۆکانی ترامپ جیاوازن، درۆی سیاسینە، بۆیە ترامپ ڕۆژانە بەلای کەم 33 درۆ دەکە. ئیتر یەک لەو درۆیانەی ئەوە بووە کە دەیگوت سەرۆکەکان ئەوانەی دیکە کە دێنە جێگای ئایەتوڵڵا بەردەوام پەیامی بۆ دەنێرن، حتا کەسێکی دەستنیشانیش کردبوو کە بیکات بە سەرۆک ئەڵێ بەڵام بەهەڵا ئەویشمان کوشتووە. یعنی شتێکە زۆر عەجایبە، بەڵام کە بینی ئەمە نابێ ئیتر
تەماشای کرد کەوتۆتە ناو بابەتەکە ئەگەر ناپیلانی ئەمریکا ئەوە بوویتر دوای لێدانی یەکەم دایتر ئێران تەسلیم دەبێت خۆی بەدەستەوەدا بە شێوەیەکی سەرشۆڕانە داوای گفتوگۆ دەکا ئیتر بەڵام تەماشامان کرد بەرخوردی ئێران ئەمە دەرنەچوو و ئێستاکە ئێران ئیتر بە پێچەوانەی ئەوە نەک نایێتە ناو دیزایانی ئەمریکا بەڵکو هەوڵەدا جەنگێکی دوور و درێژ بکە کۆمەڵێک موشکی لە دەستدایەوە ڕۆژانەش ئیتر فابریکەکانی ئێران هەتاوەکو ئێستاش ئەوە قسەی چاودێرانی سەربازی ناتوێ هەتاوەکو ئێستاش نەناتۆ نە ئەمریکا نە ئیسرائیل نازانن کارگەکانی بەرهەمهێنانی موشک هەمویان لە چێن و ئەم کارگانە زۆر لەژێر عەردن و یەک کارگە نییە دەیان کارگەنیتر ئەو کارگەیانە ڕۆژانە ئەتوانن نزیکەی 100 تا 200 موشک بەرهەم بێن لەو کاتەدا ئەگەر ئێران من بەردەوام ئەڵیم هیچ نەکە بەتەنیا ڕۆژانە دەموشک فڕێ بدە کەواتە ڕەوشی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست وها دەمینێ دەموشک فڕێ بدە و ئیتر کەندا و هورمز دابخرێ و گەشتی فڕۆکەکان دابخرێ ئاسایش ئیتر پەکی بخرێ و هاتوچۆی وزە نەمێنێ ئیتر ئەمە خۆی لە خۆیدا دنیا هەموو دەکەوێتە ناو قەیران ڕاستە لەو قەیرانەدا سەرەتا کەنداویەکان زەرەر دەکەن پاشان ئیتر ئەوانی دیکە زەرەر دەکەن پاشان خودی ئێرانیش لەگەڵ کەنداویەکاندا یەکەمین جارە زەرەر دەکەن بەڵام ئەمە لە بۆ ئێران گرنگ نییە ئێران تەجروبەی شەڕی 8 ساڵی عراقی هەیە و کاتەش شەڕەکەی شەڕی 8 ساڵیەکەی بە برسێتی بەڕێ کرد ئێستاکەش ئەتوانی 6 مانگ بە برسێتی بەڕێ بکە وا دیارە ترامپ حسابی ئەمانەی هیچ نەکردوونە و لە کاتێکدا ئیتر قەیرانی سعودیا و قەیرانی سعودیا و ئیمارات و قەتەڕ و بەحرێن و ئەمانە و ئۆردن و ئیسرائیل وها بەردەوام بێ ئەوە بمانەوێ نەمانەوەی کاریگەری لە ئابووری گلۆبال دەکەەوە ئابووری گلۆبالیش کاریگەری لەسەر هەمویان دەکا هەم ئەوروپا هەم ئەمریکا و هەم چین و رووسیاش هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر ماگاکان زۆر ناڕازین دیموکراتەکان ئیتر هات ڕۆژ بە ڕۆژ دەیان هەوێ هەڵمەتێک بکەن بەشی چەنداوای کودتا دەکەن بەشێک لە ڕۆشنبیر بە ئاشکرا لە ڕۆژنامەی واشنگتن پۆست دەڵێ ئەو شەڕەفسزە بگرن لە کاری لادەن یعنی ڕۆژنامەنووس وشەی شەڕەفسز بەکاردێنێ و کۆمەڵگە و بەشی سەرمایەداری هەتاوەکو دێ لە بەرامبەر ترامپ ڕادەبێ و هەڵدەستێ و تەماشا دەکەین هاوپەیمانەکەی ترامپ کە بەشێکی گرنگە لە کۆالیسیۆنەکەی ئەپشتین دوێنێ هەندێک کوردی ئیسرائیلیش بە وشەیە تێکچوو بوون کە من بەکاری دێنم کۆالیسیۆنی هاوپەیمانی جێفری ئەپشتین ئیتر جوێنیان بە مندا هەندێکیان هەتە نووسیبیان سۆسیال خۆرەکانی ئەوروپا تەنگاو بوونە ئەوە لە حاڵەتێکدا من ڕۆژانە بەلای کەم 10 سەعات کار دەکەم بەلای کەم 10 سەعات کار دەکەم و دوای کار دوای ماندووبوونێکی زۆر بەپەلە هەوڵەدەم ئیتر شتێک بخوێنمەوە هەرچەندە من لە شوێنی کارەکەمدا ئەو شانسەم هەیە دەرفەتی گوێگرتن و دەرفەتی خوێندنەوەم هەندێک هەیە بەڕاستی ئەمە یەک لە شانسە گەورەکانە هەر لە بۆ هەندێش لەو کارە ماومەتەوە چەند ساڵە هیتر بەڵام ئەوە ئیتر ئسلوبی ئەوانەیە کە توانای تحلیلیان نییە توانای تێگەشتنیان نییە ئیتر بەو بەکارهێنانی ئەو چەمکە تێکچوونێ بەڵام ئەم شەڕی کۆالیسیۆنی هاوپەیمانی ئەپشتینەکانە بەڕاستی هیچی دیکەنیە و بەشێک لەو هاوپەیمانەکە ئیسرائیلەوە ئەندازیاری دۆسیەی ئەپشتینە ئیتر داوا دەکات ویانیش دەی هەوێ ئێران بڕوخێ ئەڵێ فرسەت لەو فرسەتە خۆشتر نییە نابێت لە دەستی بدەین با بیڕوخێنین بەڵام ئێران چۆن دەڕوخێ لە دواییدا دەینە سەر ئەوە ئایا ئێران بەو شەق و تاق و تۆپەی ئیسرائیل و ئێران ئیسرائیل و ئەمریکا دەڕوخێ یان نا بەڵام بە باسی ئێران بکەین خودی ئێران ئێستا کە استراتیژیەکی مانەوەیە بیقاع واتە لە بۆ ئەوەی ئەتۆ ببینێەوە درێژکردنەوە و زیان
زیانگەیاندن بە دەوروبەرت بە تورکیاشەوە بە خودی ئێرانیشەوە بە عراقیشەوە بە هەموو ناوچەکەوە و زیانگەیاندن بە ناوچەکە و بە هاوپەیمانانی ئەمریکا خۆی لە خۆیدا زیانگەیاندنە بە ئەمریکا لە ڕووی استراتیژیەوە. ئیتر لە ڕووی استراتیژیەوە ئەو وڵاتانە لە ئایندەدا زیاتر بیر دەکەنەوە ئەو ئەمریکایە هیچ لە بۆ ئێمە ناکە، هەر شتێک بک لە پێناوی ئیسرائیل دەیکا و ئەو سیستەمە بەرگریە ئاسمانیە کە پێشتر لە کەنداویدا نەبوون بەشێکی زۆری ئێستا کشاندونەتەوە هەمووی بردونەتە تەل ئەڤیڤ بە تەنیا لە بۆەوەی تەل ئەڤیڤ بپارێزێ. هەر لە بۆ هەندێک ئێمە ئێستا بێبەرگری ماوین و شانسیان هەیە بەڕاستیش، یعنی من لە چی پێ دەڵێن تورکێکی ئەزەری ئیتر لە بۆ CNN قسەی دەکرد کە پێشتر لە ناو سوپای ئێران بووە، ئەو باسی لەوە دەکرد هەتاوەکو ئێستا ئەو موشەکانەی ئەو درۆنانەی کە ئێران لە بەرامبەر عراق و کەندا و بەکاریان دێنێ جگە لە ئیسرائیل و جگە لە سوپای ئەمریکا و بارەگاکانی ئەمریکا هەر هەمویان ڕۆکێتی هەری کەمزیانن، یانی شتی کەمزیانی بەکارهێناوە، یعنی ئەگەر بێت و شتی تونتر بەکار بێنێ ئەمە زەڕ و زیانێکی زۆریان پێدەگەینێ. هەتاوەکو ئێستا ئێران لەگەڵ کەندا و لەگەڵ ئەمانە بە تایبەتیش لەو شوێنانی کە لێیان ئەدا کە سەر ڕاستە و خۆ سوپای ئەمریکای تێدانین و هێنشکارمەندانی ئەمریکای تێدانین جگەل لە ئیسرائیلیش ئەمانە زیاتر وەکو پەیامێک دەبین درێن. بەڵام ئەمە ئیتر بمانەوێ نەمانەوێ وا دەکا ئەو وڵاتانە لە ئایندەدا بیر بکەنەوە و هاوپەیمانی ئەمریکا و ئەو وڵاتانە دەرزێکی زۆر گەورەی تێدەکەوێ و ئەمە ئیتر ئەو بۆشایە چێ پڕی دەکاتەوە دەبێتە جێگەی پرسیار ئایا هاوپەیمانیەکی هەرێمی دروست دەبێ ئەوان بەخۆیان پڕی دەکەنەوە، چاینا سوودی لێوەردەگرێ، رووسیا سوودی لێوەردەگرێ، ئەمانە هەر هەمویان جێگای پرسیارن. هەر لە بۆ هەندێک ئەمانوێل ماکرۆن ئیتر لەگەڵ ئەڵمانیا کەوتە کەشتەکانیشی بەڕێکردن بۆ دەریای سپی ناوەڕاست کەوتنە ناو مەسەلەکە. هەر لە بۆ هەندێک ئەوان دەزانن لە سایەی ئیدارەی ترامپدا، لە سایەی سیاسەتی ترامپدا، لە سایەی 33 درۆی دۆناڵد ترامپدا لە ڕۆژێکدا هەگۆمۆنیای ئەمریکا شکست دێنێ لە ئایندەدا. ئەمە شتێکی مطلقە ئیتر، چونکە هەگۆمۆنیا کۆمەڵێک بابەت لە خۆ دەگرێت، یەک لەوانە و قسەکردنە وعددانە بەڵێندانە، یعنی تەماشا دەکەی ئەو کابرا هەم ڕۆژانە 33 درۆ دەکا، هەم ئیتر ڕۆژانە چەندین قسەی جیاواز دەکا، هەم ڕۆژێک هاوپەیمانتە ڕەفیقتە ڕۆژێک دیکە ئەبێتە دوژمنت. حتا باس لەوە دەکرێت کە تەلەفۆنی لە بۆ بافێڵ تاڵەبانی کردووە تهدیدی کردو جوونی پێدان و تەلەفۆنەکەی لە سەداخستووە، ینی باس لەوەش دەکرێت نازانین چەند ڕاستە چەند ڕاست نییە. بەڵام ئەوە ترامپە هەمووشتی لە دەست دەیوە. ئەمە لە یعنی هێزێک کە ئیدعای هەگۆمۆنیا بکە دەبێ هەندێک بەشێک لە شێوەکان ئەخلاقی مزاکەرات و دانیشتن و شەڕی تێدابێ. ئەتۆ چووی لەلایەک لەگەڵ ئێران دانیشتووی و دانیشتەکە زۆر باش بەڕێوە دەچێ، لە 200دا ئیتر ئەچی لی ئەدەی کە لی ئەدەی لە ڕێبەرکەی ئەدەی ئیتر لە سوپایەکە ئەدەی لە سەرەکانی ئەدەی سەرەکانی دەبڕی و ئەمە بمانەوێ نەمانەوێ ئیتر وا دروست دەکات کە ئەمریکا 100 ساڵی دیکەش ناتوانێت ئەو بۆشەیە پڕ بکاتەوە، یعنی ئیدعای هێزێکی هەگۆمۆنی بکات، چونکە هێزێکی هەگۆمۆن دەبێ هێزێکی متمانە پێکراو بێ و ئێستاکە ئەمریکا ئەو هێزە نییە متمانەی پێ بکرێ. جا نازانی کوردەکان سبێ متمانەی پێ دەکەن یان نا، بەڕاستی لێرەدا بێعەقلێکی زۆر زۆر گەورە دەکرێتکە متمانەی پێ بکەن. لە بۆ هەندێک ئیتر ئێران ئەو خاڵە لاوازەی ئەمریکای بینیوە و دەیهوێ ئێستاکە ئەوە بکە. ئامانجی ئێران لە بۆ هێڕشکردنە سەر ناوچەکەوەیانی زیان گەیاندن بە هەموو ناوچەکە بە تەنیا ئەمەیە، ئاڵێ ئەگەر ئێمە بڕوخێن با لە ئایندەدا هەگۆمۆنیای ئەمریکا ئیتر زیانی بەر بکەوێ و بڕوخێ. ئیتر ئێران لە ڕێگای پەکخستنی بازرگانی و نەوت و غاز دەزانێتی دەکە. بەڕاستی ئەوە نییە بڵین وەکو شی بەتەنیا وەکو شەیت و هار کاردانەوە نیشان دەدا. لە سیاسەتی نزیکی خۆیدا بەڵێ زیان لە خۆی دەگەینێ. ئێران بەتەنیا ماوەتەوە و بەتەنیاش دەمێنێتەوە و لە سیاسەتی
نزیک خایەندا ئێران لەو بارەیەدا زەرێکی زۆر گەورە دەکات، دۆڕانێکی زۆر گەورە دەکات، بەڵام لە سیاسەتی دوور و درێژدا چ زیانەك لە استراتیژی ئەمریکا دەگەینێ ئەمە زۆر گرنگە. بەڵێ هاوڕێیان بە بینە سەر هاوڕێنی سەر فێسبوک تکایە وەرنە دەرەوە لەسەر فێسبوک پەخشەکە نامینێ ئیتر ئەمجارە فێسبوک بەخۆی لای ئەدا. بەڵێ وەرنە سەر لەسەر ئەوەش لای دەدەم لەسەر وەرنە سەر کەناڵی یوتیوب تکایە. بەڵێ ئیتر ئەمە وا دەکاتن کە لە ئایندەدا گوتمان چی ڕوو بدا هەر لە بۆ ئەوە ئیتر ئێستا کە تەماشا دەکەین ئیسرائیل سوورە لەسەر ئەوەی کە ئێران بڕوخێنێ و کارێک بکات لە بۆ ڕوخاندنی ئێران. ئەگەر ڕوخاندنیش نەبێ ئیتر شتێک دروستکە وەکو ئەوەی کە لە بۆ بەشار ئەسەدیان دروست کرد دوای بەهاری عەرەبی، یعنی وڵاتێکی پڕ لە گێژە و سەدان گروپی ملیسی شەڕی یەکتری بکەن، دزی بکەن، یەکتری تاڵام بکەن، ئەو ڕاوی ئەو بنێ، ئەوەی دیکە ئەو ڕاوی ئەی بنێ بەو شێوێ وە لە دواییشداییتر ترامپ ئەو گروپانە هەمیان بەکاربێن لە دوایی دایتر گروپێک بێنتە سەر دەسەڵات و یانیش ئەمریکا ئیتر بڵێ ئەوە دەوڵەتە و ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتە مخاتب دەبین، ئێوەش ناچارن لەگەڵ ئەو دەوڵەتە مخاتب بنیتر هەموو گروپەکانی دیکە تەلاق بدا. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو هەواڵێک کە لە CNN بڵاوکرای و CNN ئینتەرناشنال کە ئەمریکا دەیەوێت کوردەکان وەک هێزێکی زەمینی بەکاربێنێ بۆ لاوازکردنی ئێران. ئەمە شتەکە دیارە، بەڵام لە هەمان کاتداییتر لەوێ باس لەوەش دەکرێتن بە تایبەتی لەوێ نییە، بەڵکو عەمبەرین زەمان باسی لەوە کردووە کە ئەوە تا چڕا دێ قسێ ئەمە بەتەنیا قسەیە بێگومان، چونکە کوردی ڕۆژئاواش وابوو بەردەوام دەیانگوتە ئەمریکا ئێمە هاوکاریتان دەکەین، بەڵام لە بەرامبەر ئەمەدا بوفەر زۆنمان دەبێت. بوفەر زۆن یعنی هەرێمی پاراستنی ئاسمانی و یانیش هەرێمی بۆشایی ئاسمانی کە لەو هەرێمەداییتر فڕۆکەکانی ئێران نەتوانن لێمان بدەن. باشە ئێران بە فڕۆکە لە کەس نادا، ئێران بە موشک لێت ئەدا. بوفەر زۆنە لێرەدا سوودی چییە؟ هیچ. باشە ئیسرائیل بۆ سوود لە بوفەر زۆن وەرناگرێ وانێتخوا، یعنی ئەمە نییە. پاشان بوفەر زۆن یعنی تەکلیفێکی زۆری دەوێت ئەمریکا ئەمە دەکا لە بۆ کوردەکان نایکە، کەواتە ئیتر تاقا بە پێی عەمبەرین زەمان کە باسی کردووە تاقە مەرجی کوردەکان ئەجا کامە کورد بووە کامە هێز بووە وا دیارە ئیتر ترامپ بە تەنیا لەناو ئۆپۆزیسیۆن لەگەڵ مستەفا هیزری قسەی کردووە و مستەفا هیزری دەکرێتە براگەورەی ئەو هاوپەیمانیە پێنج حیزبیە. پاشان لە بۆتان باز دەکەم ئارگومنتەکانمان چین لە بۆ ئەوە کە ئیتر براگەورە ئیتر مستەفا هیزریە، بەڵام ئەوانی دیکەشن براگچکە لە ڕاستیە بە تەنیا پەژاکە، ئەوەی هەری زۆر بەکار دەهێنرێ پەژاکە و براگچکەش هەر پەژاک دەبێت. بەڵام بە کورتی سەرەتا ئیتر هەم باوەڕ بە ترامپ ناکری ڕنگ بێت لەو ڕوانگەیەوە لەو سۆنگەیەوە ئیتر داوای بوفەر زۆنەکرا بێت کە جارێکیکە ڕژێمی ئێران نەتوانێت جینۆسایدت بکە، بەڵام بوفەر زۆن بە تەنیا لە بۆ پاراستنی ئاسمان بەکاردێ لە فڕۆکە و ئەمە ئەمریکا ئەو مەسرەفە لە بۆ تۆ ناکە. ئیتر ئەگەر لە بۆ شت بکە ئەتۆ لەو حاڵەتەدا کە ئێران ناڕوخێ هەتا وەکو ئێستاش، یعنی باس لەوە دەکرێت کە لەو 90 ملیۆنە ڕەنگ بێ 30 ملیۆن کەس لەگەڵ ڕژێمدا بێ، بەڕاستی لە تازیەکاندا دەیبینین، یعنی لە جادەکاندا دەیبینین، یعنی تۆ ناتوانێ بڵێ ئەو ڕژێمە خەڵکی خۆی نییە، خەڵکی خۆی هەیە و لێرەدا ئیتر پۆتانسیێلی پێکدادانیش لە نێوان کوردەکان و ئەزەریەکاندا هەیە کە شارەکانیان لە ناو یەکترینە. ئیتر ئەمانەشی بخێ سەر ئیتر کوردەکان لە ئایندەدا دەبن بە دوژمنی بەشێک لە خەڵکی ئێراندا. یعنی ئەو پۆتانسیەلە هەیە، ئەمە ناڵێم ئەو هادەبی ئیلا ئەڵێن ئەو هەڵوو مەرجە هەیە، ئەو پۆتانسیەلە هەیە. ئێستاکە تەماشا دەکەین لە پیلانەکەدا وا دیارە ئیتر دەیان هەوێ بە بەردێک چەند چۆلەکەیەک بکوژن. مەسەلەن بەر لە هەموو شتێک تەماشا دەکەین لەبەر ئەوەی هێزی هەری زۆر هێزی پەژاکە، هێزی سەربازی، یعنی کە ئەڵێم هێزی پەژاکە مەبەستمان پەژاک نییە، ڕاستە پەژاک بەخۆی
هەر بەقەت حیزبی دیموکرات تەکداری هەیە کە کوردی ئێران بن، کوردی ڕۆژهەڵات بن. بەڵام پەژاک یعنی پەکەکە، پەژاک و پەکەکە یەکن، بارەگەکانیشیان یەکە، جلەکانیان یەکە، بەرپرسیارەکانیان یەکن. یعنی هەر مەفرەزەیەکی پەژاک کەس کوردێکی باکووریان ڕۆژئاوا ئیدارەی دەکا، یعنی ئامیرەکەیەتی. ئەمە هەمووی حەقیقەتە تێگەی هەم بەشە سیاسەکەی، هەم بەشە ئیعلامیەکەی، هەم بەشە ئەسکەریەکەی بەتایبەتی. لە بۆ هەندێک ئیتر پەژاک ئەمڕۆکە هەم نزیکە، هەم تەجروبەی شەڕی زیاترە و هەم ئامادەکاری هەیە وەکو تونێل و ژێرخان و ئەم جۆرە شتانە، و هەم لەو دواییەدا پەژاک و پەکەکە زیاتر لە ناو جوگرافیای ڕۆژهەڵاتدا و بە تایبەتیش لە قوڵایی جوگرافیای ڕۆژهەڵاتدا هەتا وەکو کرماشان چوونە. لە بۆ هەندێ بەکارهێنانی ئەمانە وەکو هێزی سەربازی زۆر 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 گرنگە. بەڵام ئێستا کە دیارە دیپلۆماسیەکە و ڕاگەیاندنەکە حیزبەکانی دیکە دەکەن، بە تایبەتیش حیزبی دیموکراتی کوردستان دەکە. و ئەمە هەندێک جار لە ژێرناوی ئەوەی کە تورکیا ئازار نەدەین، تورکیا لە بەرامبەر خۆمان هان نەدەین ئەو کارە دەکرێ. بەڵام ئایا دەرنەخستن و پەراوێزخستنی پەژاک و ئەندامەکانی بۆ نمونە لە ڕادیۆی بەشی کوردی ئەمریکا واتای چییە؟ ئایا ئەمە بەتەنیا بۆ تورکیایە و ینی شتی تر هەیە؟ بەڕاستی چونکە ئێمە دەبینین کە یەک لە ئەو گفتوگویانەی کە لەناو ئەو لە دەوروبەری ئەو حیزبانە دەکرا، حتا لەناو پارتی دیموکراتی کوردستانیش دەکرا، کە چۆن ڕێگا نەدرێ پەکەکە ئەوەی کە لە ڕۆژئاوا کردی لە ڕۆژهەڵاتیش بیکە. واتە بە معنایەکی دیکە چۆن پەکەکە ببورن کە ئەو قسەیە دەکەم لە غاو بکرێ. ئەوە لە ڕوانگەی ئەوانەوە، منە قسەی ناکەم لە ڕوانگەی ئەوانەوە، یانیش بڕێن بە هەندێک معقولتر قسە بکەین، دەست و پێی هەندێک ببەسترێتەوە، ئەو ئیتیفاقا ڕنگ بێ لە بۆ هەندێ بەکار هات بێ، هەم لە بۆ ئەوەی ئەتۆ بتوانی بیبەستیەوە و لە چوارچێوەی ئەژێنداکانی خۆینا، بەڵکو لە چوارچێوەی ئەژەندایەکی ئیقلیمی بەکاری بێنی، و هەم بتوانی سوود لە پۆتانسیەلە سەربازیەکەی وەربگری. ئیتیفاقی لەگەڵ کراوە. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین دیپلۆماسیەکە و حتا ڕاگەیاندنەکە زیاتر حیزبەکانی دیکە بە تایبەتی حیزبی دیموکرات و پاک و ئەوانە بڕێوەی دەبن. ئێستا کە پرسیارە گشتەکە ئەوەیە، ئەو ئیتیفاقا ئەگەر کرا، یعنی ئەگەر ڕژێم ڕووخا ئەوەتەوە ئەو ئیتیفاقا بە هەموو کەم و کورتیەکانیەوە هەرچەندە ئایندەکەی ڕوون نییە لە سایە، یعنی ئایا عەقلیەتێکی پێیگەیشتوو لەناو ئەو حیزبانە لەناو ئەو ئیتیفاقە و لەناو ئەو ئیتیفاقەدا هەیە، لەناو ئەو حیزبانەدا عەقلیەتێکی پێیگەیشتوو هەیە کە بتوانێت بە شێوەیەکی دیموکراسیانە شارستانیانە لەناو ڕێقابەتێکی شارستانیانە دابژی، یعنی هەم ڕێقابەت و ناکۆچی هەبێ و هەمیش بەیەکەوە کارکردن هەبێ. ئەمە هەیە ویانیش ئیتر ئەو پاوانخوازیەی کوردایەتی بەردەوام دەبێ. یعنی ئەمە ئەگەر ڕژێمیش ڕووخە ئەمە جێگەی پرسیارە. بەڵام ئەگەر ڕژێم نەڕووخە، بەڕاستی ریسکی ئەم جۆرە کارانە لەگەڵ دەرەوە زیاترە. یعنی ریسکی ئەم جۆرە ئیتیفاقا کە دەستێکی دەرەچی لە پشت بێ و بەردەوام ئیتر لە دەرەوە سپۆنسۆری بکرێ و هان بدرێ، ئەمە زۆر زۆر گرنگە. بەڵام بەگشتی بە بۆ چوونی من ئیتر لەناو ئەو ئیتیفاقەدا دەستگا ئیستیخباراتیەکانی باشوور ئیتر لێم تێگەن باسی چیەکەم پێویست ناکات درێژتر بکەم لە دەرەوەی ئەو ئیتیفاقەنین، وە پێم وانییە میتی تورکیاش لە دەرەوەی ئەو ئیتیفاقە بێ هیچ ئاگەیە نەبێ، وەکو باز دەکرێت ئێمە بۆیە وا دەکەین بۆی تورکیا هان نەدەین ئیتر. و بمانەوێ نەمانەوێت کاتێک ئێران بەروە ڕووخان چوو و یانیش کۆنتترۆلی لەسەر بەشی باکوور نەما، بمانەوێ نەمانەوێت تورکیا دێتە ژوورەوە، تورکیا دێتە ژوورەوە، تورکیا هاتە ژوورەوە ئیتر ئەو ئیتیفاقە هانی ئەوە ئەدا کە کوردەکان لەگەڵ تورکیادا کار بکەن، لەوێ ئیتر بەیەکەوە کار بکەن. ئەمە بەڕای من
نزیکترە لە معقولیت ئیتر ڕژێم بەگشتی هەژاوە بەڵام لە تەخمینی خەڵک و ئێمە بەهێزترە یعنی لە چاوەڕوانەکانی ئێمە بەهێزترە ڕژێم هەوڵ ئەدا کەمکەمە ئیتر موشەکەکانی بتەقێنێ واتە ئەو ئیمکانە سەربازی کە لە دەستیدا هەیە دەیەوێت بە شێوەیەک ئیدارە بکە کە لە استراتیژەتێکی دوور و درێژتردا ئیتر بتوانانی بەکاری بێنێ بۆ ئەوەی بتوانێت چونکە ئەتۆ ئەگەر ڕۆژانە یەک موشەکیش بتەقێنی هەر لە قازانستە بۆ لەبەر ئەوەی هەموو ڕادارەکانی ئەمریکا ئاکتیف هەر ڕادارێک لەمهانە ڕۆژانە مەسرفی چەند ملیۆن دۆلارێکە بەتەنیا ڕادارەکان جگە لە موشەکەکان یعنی جگە لە سیستەمی بەرگری ئاسمانی سیستەمی بەرگری ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل یەک تایبەتمەندی هەیە هەر لە بۆ هەندێش رووسیا لە بەرامبەر ئۆکرانیەدا سەرکەوت چونکە رووسایی تر هەستی بەوە کرد هەستی بەو خاڵە لاوازە کرد کە سیستەمی بەرگری خۆر ئاوا کە دەیداتە ئۆکرانیا سیستەمێکی بەرگری زۆر زۆر گرانبەهایە زۆر 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 گرانبەهایە بەڵام لە بەرامبەردا درۆنێکی ئێرانی زۆر 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 تەکلیفی 2000 دلار بکە دەگەی بە 2000 دلار ئەچێ چەندین ڕادار و چەندین موشک و چەندین تەکنۆلۆژیای خۆر ئاوا کە بە ئۆکرانیا داوە مەشغولی دەکا و ئەمە وا دەکاتن ئیتر لەناو ئەوروپا و لەناو ئەمریکادا بە تایبەتی لەناو کەنەدادا لەناو ناتۆدا ئیتر لە بەرامبەر هاوکاریکردنی ئۆکرانیا ئیتر لە ڕووی استراتیژیەوە کارەکە هەڵبۆشێتەوە کە ئێستا خەریکە هەڵوەشاوەتەوە بەتەنیا ئەوروپاومەوە ئەوروپاش هەتا کەی ئەتوانێ و بەو شێوەیە یارمەتی ئۆکرانیا بدە ئەمەیان خۆی لە خۆیدا ئەوێ لە بۆ هەندێک ئیتر ئێستا کە ئێران ئەو استراتیژیە بەردەوام دەکا و ئەمە استراتیژی ئێران دەبێ ئیتر کەواتە چارەسەری چیەک چارەسەری بەڕای ئەوانیانێ هەڵستاندنی خەڵک دەبێ هەڵبستێ خەڵکیش هەڵناستێ خەڵکیش هەڵناستە یانیش دەبێ ئیتر سەربازی خۆیان بکەونە ژوورێ سەربازی خۆشیان ناکەونە ژوورەوە زۆر بیان هەوێ کوردەکان لە باکوورەوە هاان بدەن بەڵام بابەتە استراتیژیەکە بەندەر عەباس و هورموزە ئایا لەوێدا پۆتەنسیەلی ئەوە هەیە خەڵک کۆبکەنەوە ویانیش خەڵک هەڵسێنە سەرپێ ئەگەر خەڵکیش هەڵستێتە سەرپێ لە ناو شەڕدا ئایا ڕژێم ڕەوایەتی بە جینۆساید نادا وەکو سەدام حوسێن لە ئەنفالدا کردی سەدام حوسێن بۆ ئەنفالی کرد خۆ لەبەر ئەوە نییە بەتەنیا دژمنی کردو لەبەر ئەوەی یەکێتی و پارتی چوون هاوکاری ئێرانیان دەکرد سەدام دەگوت ئەمە لەگەڵ ئێران لەناو شەڕدامە ئەتۆ دەچی هاوکاری ئێران دەکەی ئەوە ئەندامێکی مەکتەب سیاسی یەکێتی بەخۆی کە لە شوێنێکدا کەم منیش لێ بووم بەخۆی گوتی ساڵی 1970 من لەگەڵ مامزەرە چوومە لای سەدام ئیتر سەدام بە ئاشکرا بە مامزەرالی گوت دیارە نیازی ڕێککەوتنتان نییە مامزرایش گوتبووی ئەگەر وابێ ئێمە ناتوانین ڕێک بکەوین ئەویش گوتی باشە ئەزان دەگەڕێەوە چیای هەموو ڕۆژێ 100 پێشمەرگە بکوژە هیچ کێشە نییە ئەوە حەق خۆتانە شەڕیتر بەڵام کاتێک پاسدارێکی ئێرانی بزانم هێناوتانە ناو کوردستانی عراق ئەمە کوردستان و پاسدار و کورد و هەمووی دەسووتێنم تێگەی واشی کرد ئەنفال و حەلەبجە و ئەمانە لە نەتیجەی ئەمەدا دروستبوون هەر لە بۆ هەندێک خەڵک ئایا هەڵدەستێتە سەرپێ یاننا چونکە ترامپ کاتی خۆی ئێمە گوتمانە ڕۆژانە 33 درۆ دەکا یەک لەو 33 درۆیانەشی ئەوە بوو گوتی خەڵک هەڵسەن بە دواتانەوە دێم بەڵام نەهات ئیتر کە بە دوایدا نەهات ئەمەی لێکەوتەوە ئێستا کە خەڵک هەڵدەستێتە سەرپێ یاننا بەڵام هەڵستانە سەرپێی خەڵک ڕێگای دیکەشی هەیە ئەگەر ئەمانە بتوانن ئەگەر ئیسرائیل ڕێگا بدا ئەویش ئەوەیە کە ئەتۆ ڕێککەوتنێک بکەیت لەگەڵ ئێران و ئیتر لە ئەنجامی ڕێککەوتنەکەدا شەڕەکە ڕابگری یعنی ئاگربەستێک مەبستم کە ئاگربەستت کرد و شەڕت ڕاگەیان ئەو کاتە ئێحتیمالی ڕاپەڕینی خەڵک هەیە ئەحتیمالی ڕاپەڕینی خەڵک هەیە بەڵام ئەو ئەحتیمالش ئەوە نییە کە بە دڵی ئەمریکا و ئیسرائیل بێ واتە ئیتر
ئەمانە بڕۆن و ساڵتەنە تەڵابەکان بێنە سەر دەسەڵات ئەو کاتە لەناو ڕژێمدا ئەکرێ گروپێک خۆی بێنێتە سەر دەسەڵات. بەڵێ بە کورتی ویستم ئەمڕۆکە لەسەر ئەو بابەتانە گفتوگۆتان لەگەڵ بکەم، هیوادارم سوودی هەبوو بێ. بزانم پرسیارێکی گرنگ هەبێ. هەندێک پرسیار هەیە پەیوەندی بە بابەتەکە نییە، لێرەدا وەڵامی نادەمەوە. بەڵێ کاک مرواری یانیش بەڕێز مرواری، نازانم ببوورە، نازانم پیاوە یان ژنە. بەڕێز مرواری منیش ئەمەم بەتەنیا بیستووە ناتوانم قسەی لەگەڵ بکەم، بەڵام بەڵێ ئۆزەلان نامەی ناردووە پێشتر بڕۆن ینی هەوڵ بدەن لەگەڵ ئێران ڕێک بکەون، شتیوایی کردووە و پێشتر ئەمەی لەگەڵ سووریاش زۆر داوا کردو و شتێکی زۆر زۆر تەبێ پێم وایە ئەمەی کردووە، بەڵام ئەمانە چوونە لەگەڵ سوپای پاسداران دانیشتونیاننا بەڕاستی ئەمیان جاری نازانین، بەتەنیا لە هەندێک ڕاگەیاندندا دەبیسم و ڕاگەاندنی سۆسیال مێدیادا. پێشببینی هیچ پێشببینیەک ناکەم، من هیچ پێشببینیەک ناکەم هاوڕێیان. پێشببینیکردن زەحمەتە، یعنی بەڕاستی ئێمە یان دەبێ فاڵ بگرینەوە یان دەبێ بە شێوێکی هەستی و حەماسی قسە بکەینی تر هەر دەڕوخێ و هەر ئێمە سەر دەکەوین و گەلەکەمان سەر دەکەی و ڕژێم دەڕوخێ و بەهشتمان بۆ دێویتر، بەڵام ئەمانە هەر هەمویان بەڕاستی قسەی بێسەر و بەرن فاڵگرتنەوەن. بۆیە یعنی پێشببینیکردن لەو ڕۆژەدا نەکاری منە و نە لە قووەت و قودرەتی منیشدایە. کاکە محمود عزیز، محمود عزیز محەممەد عزیزە نازانم، نەخیر بە هیچ شێوەیەک نا، بەڵام ئێستاکە ینی ئێستاکە ئێمە لە بینی دووشت داینە و ئەمن لە بیندا مانەوەم پێ باشترە لەوەی کە ڕژێمێک لەو ڕژێمانەی چەسانەوەدا هەڵبژێرم، ڕژێمی ئاخوندی ویانیش ئیتر هاوپەیمانی ئەپشتین کە هەردووچیان لەناو پیسیدا لەناو دکتاتۆریەدا لەناو گەندەڵیەتدا ئیتر خەرق بوونە. من هەردووچیان هەڵنابژێرم و بە پێویستی دەزانم لە ناوەڕاستی بمێنمەوە. دەزانم ئەمە کارێکی زۆر زۆر سەختە و کوردەکان ئیتر وا تێدەگەن کە ئیتری ویانیش ویان پێ باشە کە ئێمە نابێ ئیسرائیل ڕەخنە بکەین لەبەر ئەوەی نابێ پیسو چڵکنی ئیسرائیل و ئەمریکا و ترامپ ڕەخنە بکەین لەبەر ئەوەی ئێمە دوژمنێکمان هەیە ناوی ئێرانە و ئیسرائیل و ئێرانیش لەو ئێرانە ئیسرائیل و ئەمریکاش لەو ئێرانە دەدەن. نەخێر شتیوان نییە. من چاوەڕوانیم لە حیزبێک نییە وەکو پەکەکە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکێتی وەکو حیزبی دیموکرات وەکو پەژان بۆی دژایەتی ئیسرائیل بکەن، بەڕاستیشی نازانم، بەعقلیشی نازانم، بەڵام هەر هیچ نەبێ ڕێگا بدەن تاکەکانی وەکو ئێمە وەکو مرۆڤ بیر بکەنەوە، وەکو ویژدان بیر بکەنەوە. کاکە لەو تارانە 1800 کچی قوتابخانەی سەرەتایی کوژراوە ببوو، ئەوە چ جینایەتێکە، ئەوە چ وەحشیەتێکە تێگەی؟ من باسیەوە دەکەم چۆن لە سەرەتاوە پێم وابووە ئەوەی حەماس و ئێران دەیکەن لە دژی خەڵکی جوولەکە جینایەتکاریە و وحشیەتە، ئەوەی ئەوانیش دەکەن جینایەتکاری و وحشیەتە. ئیتر کۆمەڵێک کەس کە لە دەرەوە دەژین
و لە سەروی هەموویانە دیاسپۆرەکان لە سەروی هەمووشیانەوە دیاسپۆرە ئێرانیا ناسیۆنالیستەکان کە ناسیۆنالیزمی کوردی ئێرانیش کۆپیەکە لە ناسیۆنالیزمی کوردی لە ناسیۆنالیزمی ئێرانی، بەڵام ئاگیان لە خوێنە چۆن ناسیۆنالیزمی کوردی تورکی بەشێکە لە ناسیۆنالیزمی ئیتیحاد التەڕاقی هەمان چەمک هەمان عەقلیەت بەکاردێنێ، ناسیۆنالیزمی کوردی ئێرانیش بەشێکە لە ناسیۆنالیزمی ئێرانی کلاسیکی فارسی، هیچی دیکە نییە. تێگەی؟ یعنی ئەو دژایەتیکردنی عەرەب، دژایەتیکردنی ئیسلامەکەیان و یانیش ئیشتاحی خۆیان لە بۆ گوایە زەردەشتی و مەردەشتی و ئەوانە ئەسڵ و ئەساسی نییە، هەمووی ڕەگەزپەرستیەکەیە وایان لێ دەکا. لە بۆ هەندێ ئیتر ئەوانە قەت شەڕیان نەبینیوە، بەڵام کاکە من شەڕم بینیوە، من سێ چوار جار لە شەڕدا بریندار بوومە، من قاچپەڕینم بینیوە، من دەستپەڕینم بینیوە، من چاودەرهێنانم بینیوە، من لە شەڕدا لەبەرەوەی هاوڕێکەم نەمرێ تێگەی میزی خۆمم پێداوە، چونکە لەناو میزدا جارێکی دیکەش باسم کردەوە شەکر هەیە، خوێن هەیە، چاورایەتیش هەیە، تێگەی ئەتوانی کەسێکی بریندار، کەسێکە حوتە ڕۆژ نان و ئاوی نەخوارد و ئاویش هەیە لەناو میزدا، ئەتوانی یارمەتیدا بەلای کەمی سێ چوار ڕۆژ ژیانی درێژ بکەیەوە. من ئەمانەم بینیوە، بەڵام ئێوە هەستی ئەمە نازانن، من دژی شەڕم و ئەو شەڕە نەبوایە ئێران هەر دەڕوخە، ئەو شەڕە نەبوایە ئێران هەر دەڕوخە. ئێستا کە ئەگەری زۆرە ئێران نەڕوخێ، تێگەی؟ ئەگەرنا من ڕەخنەم لەوانە نییە کە ڕەخنە لە کۆماری ئیسلامی دەگرن، بەڵام کاتێ ڕەخنە لە کۆماری ئیسلامی دەگری ئیتر نابێ بچێن ناو باوەشی کۆمەڵگای جێفری ئەپستین، ناو ئیتیفاقی جێفری ئەپستین کە بۆنی پیسایی لێدێ. ئەمە کێشەکەتان لەو چوارچێوەیدا ئینسان مرۆڤ دۆستانە بیر بکاتەوە. شەڕ دۆستی نییە، شەڕ بەتەنیا دوژمنی هەیە، شەڕ بەتەنیا ماڵوێرانی هەیە. ئێستا کەش پەشیمانم کە لە شەڕی ئەمریکا لە دژی عراقدا تێگەی لە دژی نەبوومە، هەرچەندە من چیم بۆ دەکرا، بەڵام لە دژی نەبوومە. بەڕاستی یعنی چی گۆڕا؟ شەڕشت ناگۆڕتری. لەو چوارچێوەیدا باوەڕ بکەن تەماشای شتەکان بکەین، بەڕای من هەندێک باشتر دەبێت. بەدیلی ڕژێم جارێ دیار نییە و لە ناو ڕژێمدا ئیتر ئەو گروهانەی کە ڕادەپەڕن هەمویان لە چوارچێوە یەک کاتەگۆری تەماشا مەکەن. خەڵک هەیە ئاڵێتن کاکە من برسیمە، ئەتۆ بۆ پارە لە لوبنان و لە حیزب الله و لە حەشدی شەعبی و لە حوسیەکان خەرج دەکەی، من نانم نییە، من کارم نییە، من ناتوانم منداڵەکەم بەخێ بکەم، لە بۆ هەندێک هەڵدەستێتە سەر پێ. یعنی ئەو خەڵکێک کە لەناو ئێران هەڵدەستێتە سەر پێ و ئەو خەڵکەی کە لە ئەمریکا هەڵدەستێتە سەر پێ و ئەو کوردانی کە لە ئەڵمانیا هەڵدەستنە سەر پێ، ئەوە نییە پاسێکی ئیسرائیلیان پێیە بێ ئیش و بێکارەکان ئەسنە بەردەم کلێسایەکی تر ئاڵایەکی کوردستان و ئاڵایەکی ئیسرائیل دێنن. تێگەی؟ ئەمانە جیاواز لە ناوە خۆدا گروپی جیاوازێ، هەر لە بۆ هەندێک لەو چوارچێوەیەشدا بەدیلەکانیش بەڕاستی جارێ دیارنین، ینی جێگرتنەوەی جارێ نازانین. ئێران لە ناوە خۆیدا جێگرێوەیەک لە بۆ خۆی دادەنێ و یانیش ئێران دەڕوخێت جێگرێوەیەک لە بۆ دادنێن، جارێ نازانین. دەوڵەتی ئێران دەوڵەتێکە تایبەتمەندی خۆی هەیە، دەوڵەتێکە تاقە دەوڵەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەڕوخەوە ئێران، ئیمپراتۆریەتی عوسمانی ڕوخا، بەڵام دەوڵەتی ئێران قەت نەڕوخەوە. ئەمانە دەبێت جیاوازی بکەین و بەڕای من ئێمە بەغەڵەت تەماشای ئێران دەکەین، هەروەکو چۆن گوتمان ئێران ئەگەر ئەمریکا گورزێکی لێ بدا و خامینەی بکوژری هەموو شتێک دەگۆڕدرێ کە تەماشەمان کردوانە بوو تاوەکوستەش بەرگری دەکەم. و ئێستاکەش کە پێمان وابێ لە ناو ئێراندا بەتەنیا خامینەی بڕیاری دێدا و یانیش یەک کەس بڕیار ئەدا، ئەمەشیان غەڵەتە. لە نەتیجەدا ڕاستە قسەی کۆتایی ئایەتوڵڵا دەکا، بەڵام پێش قسەی کۆتایی کۆمەڵێک سیستەم هەیە، کۆمەڵێک دام و دەستگا هەیە، کۆمەڵێک عەقڵ هەیە، ئەمانە ئاڵوگۆڕی دەکەن. یعنی مرۆڤ ئەمانە هەر هەمیان نەبینێ ناتوانێت سیاسەتێکی ڕاستەقینە و ڕیالیست بکە. ئەمە
کۆی بابەتەکەیە و ئەو هەموو بابەتانە هەموویان بە شێوەی جیاواز نەبینن، هەموو شتێک بخێنە ناو یەک کاتەگۆڕی پێم وایە زەرەر دەکەن. بەڵێ هاوڕێیان، من کۆتایی بە و پەخشە دێنم. زۆر سوپاستانەکەم کە تاوەکوێستا لەگەڵماندا بوون. هیوادارم بەردەوام میوانمان بن، لەگەڵمان دابن. ئیتر ئەمە کارە ساتێکی زۆر گەورە دروست دەکات. لە کۆتاییدا دەمەوێ بە تەنیا بە دووشە وەڵامی کاک هەڵمەت تەلام بدەمەوە. کاک هەڵمەت، پێم وانییە باشووری کوردستان بکەوێتە ناو شەڕەکە. بەڵێ ئێستا کە باشووری کوردستان کە هێرشی دەکرێتە سەر بە تەنیا لە بۆ ئەوەیە ئەڵێ لە ناوچەی تۆ 5 حیزب هەنە ئیتیفاق دەکەن، ئێستا کە خۆیان ئامادە دەکەن دەیانەوێ شەڕم لەگەڵ بکەن و لە ناوچەکەی تۆ بۆشایی هەیە ئیسرائیل لەو بۆشاییدا سوود وەردەگرێ. بەڵام پێم وان نییە بارزانیەکان و تاڵەبانیەکان ئەو بەهشتا ئەو خۆشی و شادیەی کە بەدەستیان خستووە لە پێناوی ئەوە تێکی بدەن. یعنی لە کۆتاییدا ناکەونە ناو مەلەوانی ناو بەرداغە ئاوەکەی کە دۆناڵد ترامپ پێشکەشی کردوونە. پێم وایە و لەو بارەیەوە هەندێک زانیاریش هەیە، چەند ڕاستە نازانم، بەڵام هەندێک زانیاری تایبەتیشم پێگەشتووە کە بە تایبەتی لە نێوان بافێڵ تاڵەبانی و دۆناڵد ترامپدا تەلەفۆنەکە بە ئاسانی تێنەپەڕیوە و ئیتر بافێڵ تاڵەبانی هەندێک بەڕاشکاوانە قسەی کردووە کە پەیوەندی ئەوان لەگەڵ ئێران پەیوەندێکی ناچاریە و پەیوەندێکی هاوسەنگە. ترامپ ئەوش قبول نەکردووە. ترامپ ئەڵێ بە ئاشکرا ئەڵێ ئێوە دەبێ ببنە قوڕوجی، ببنە جاش. ترامپ باوەڕی بە هاوپەیمان نییە. ترامپ خێنەت لە هاوپەیمانی خۆی دەکات. ترامپ باجی لەسەر گەورەترین هاوپەیمانی خۆی کە ژاپۆنیایە داناوە. ئێستا کە ژاپۆنیا خەریکە هەڵدەگەڕێتەوە لە ئەمریکا. یعنی ئەمانە هەموو کێشەی زۆر گەورەنە و بەڕاستی من هیچ ئەوەیەکم لەگەڵ یعنی هیچ جۆش و خڕۆشێکم لە بۆ ئیدارەی کوردی عراق نییە، کوردی باشوور، و من ئۆپۆزیسیۆنی ئەو ئیدارەیە، بەڵام بەشی ئەوەش پێم وایە عەقلیەتێکی استراتیژیان هەیە کە نەکەونە ناو ئەو گەمەیە لە بۆ خاتری ئێران ئیتر ئەو نیعمەتە لە خوێن تێک نەدەن. بەڵێ زۆر سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش تکایە هەوڵ بدەن بە تەنیا سوود وەرگرمە بن، تۆزێکی سوود بەخش بن، کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسێن، داوایان لێ بکەن ببن بە فۆلۆوەر. هەر بژین کاتێکی خۆش، ڕێز و سڵاو بۆ هەمووتان. داوای لێبوردن دەکەم بەشێک لە پرسیارەکە نەمتوانی وەڵامیان بدەمەوە چونکە زۆر بوون، کاتی منیش نەما.